بەگشتی بارودۆخی ڕۆژنامەنووس فرەڕەهەندە چۆن هەڵێ سەنگێنی لە ڕووی پیشەیەکەیەوە بێت، لە ڕووی ژیان و گوزەرانیەوە بێت، لە ڕووی ئاستی پرۆفیشناڵ لیەوە بێت، لە هەموو بوارەکانە کە ئێمە ئەمڕۆ چ بە داتاکان چ بە توێژینەوەکەمان خستمانە ڕوو تا ڕادەیە دەتوانین بڵێن ئێمە لە ژینگەی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان ڕازینین و ژینگەیەکی سەلامەت و تەندروستێکی لە ئاست خوازراوانێ بۆ کاری ڕۆژنامەنووسی. ڕۆژنامەنووس سەرباری ئەوەی کە کێشەی هەلی کاری هەیە، کێشەی موچەی هەیە، کێشەی گوزەرانی هەیە، ڕوبەڕووی فۆرم و جۆری تنوتیژی ئەبێتەوە لە ناو دەستگاکەشی و لە دەرەوەی دەستگاکەشیان. بڵێن وەکو نەقابە خۆتە زانانی دەسەڵاتەکانی نەقابە دەسەڵاتی جێبەجێکردن نین، دەسەڵاتی بە دوواداچوونین، دەسەڵاتی داکۆکیکردنین. ئێمە بە دوواداچوونەکەین. ئەگەر تۆ سێری ئەمڕۆی نمایشی داتاکانت بێت جگە لەو داتانەی کە ڕۆژنامەنووس خۆی بۆ ئێمە ئەنێرێ، ئێمە ڕاپرسیشمان کردو بە ناڕاستە و خۆش ڕاپرسیەکەین لەگەڵ ڕۆژنامەنووسەکان بەبێ ئەوەی ناوی بڵێت هەتاوەکو بزانین چ جۆری تر پێشێلکاری هەیە کە شاراوەیە ئێمە نایزانین کە بەپێی ئەو داتانەی نمایشمان کرد فۆرمی نوێ و شێوازی تری پێشێلکاری هەیە کە ڕۆژنامەنووسەکان زۆر جار نایانەوێ بیڵێن یا ناتوانن بیڵێن، بە تایبەتی مەسلەی گوێچەڵپێکردن و هەراسانکردنی ڕۆژنامەنووسانی ژنان یا بڕینی موچەی ڕۆژنامە یا مەزاجی مامەڵەکردن لە دەستگاکانە یا جیاکاری لە دەستگاکانە یا مامەڵەی سیاسی لە دەستگاکانە. بۆیە ئێمە زیاتر ینی ساڵ بە ساڵ و راپۆرت بە راپۆرت زیاتر هەوڵەدەین بە دوای بچووکترین وە فۆرمی نوێتر و فۆرمی شاراوەی ئەو پێشێلکاریانە بگەڕین کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان نەکرێ. لە دوای ئەوە داکۆکی لەکەین، مەراسیمی بۆ ئەکەین، راپۆرتەکە ئەگەینە لایەنی پەیوەندیدار و بۆ ڕۆژنامەنووسەکانیش ئەگەر پێویستیان زۆر جار بە پارێزەر بووە سەندیکا خۆی پارێزەریان بۆ دابینەکان. دەسەڵاتەکانی نەقابە ئەوەندەیە. ئەوە یەکێکە لەو فۆرمە تونانەی کە ئەو فۆرمە نەخوازراوانەی کە بەڕاستی سەرباریەوەی لە ڕۆژنامەنووسەکە ئەدرێت کەلوپەلەکەی شکێنرێت، کەلوپەلەکەی دەست بەستەرا ئەگیرێت. هەر ئێوە نین دەستگای ترمان هەیە ئێستا کە ژمارەیەکی ئەنی تا بڕێکی زۆر لە ینی ئەتوانم بڵێن بە پارە تەخمینیکەی کەلوپەل و هینەکانی دەست بەسەر گیراوە و پێی نادرێتەوە. ئێمە لەگەڵ دەستگایانە قساکەین و ئێوە ژەگەرەوەکو دەستگاکەتان هەر دەستگایەکی تر ئەزانێ کەلوپەلەکەی دەستی بەسەر گیراوە پێمان بڵێ لە چه ئاسایشێک لە چه فەرمانگەیەک دەستی بەسەرای گیراوە، بەڵێ سەندیکا ڕۆژانە و ئەتوانم بڵێم ساڵانە چەندین جار کەلوپەل بۆ ڕۆژنامەنووسەکان وەرەگرێتەوە. بارودۆخی ڕۆژنامەنووسی پێوەستە بە بارودۆخی سیاسی ناوچەکەوە، ناوچی ئارام کەشی ئارامی ڕۆژنامەنووسی تا دروستە بێ، ناوچی پشێویش کەشێکی پشێوی تا دروستە بێ. تۆ ئەگەر بتەوێت لە شوێنێکی ئارامە ڕۆژنامەنووس پشێو بێ نابێت، لە شوێنێکی شاکە خۆپشاندان و سووتانی بارەگا و فەرمانگەی تیابێت و ڕۆژنامەنووس بێوی و سەلامەت بێ یەکمان نابێت. ئەم ساڵی 21 ئەتوانم بڵێم یەکێ بوو لە ساڵە قەرەباڵغەکان ڕۆژنامەنووسیای دەستگیر کرا، ڕۆژنامەنووسیایە کەلوپەلی لێوەرگیرایەوە، بەڵام کەم تا زۆر لێرە و لەوێ لە هەنێک لە ناوچەکان ئەتوانم بڵێم سەرباری ئەو کارەساتە گەورانی کە دروست ئەبن، بەڵام ڕۆژنامەنووسەکان لێرە و لەوێ ئێشتا هیوایەکی ئەومان ماوەتەوە کە بتوانین کاری ڕۆژنامەنووسی بە سەوزی بێڵینەوە بە گەشی بێڵینەوە. ڕۆژنامەنووس دایم لە مەترسیایە، لە ئەمریکاش لە مەترسیایە، هەر ناوی ئیشەکەی ناوێکی ئیشی مەترسیداریە، لەبەرەوە پتەوێ ڕۆژنامەنووس بە پشێوی بە هێمنی بژی نەخێت. بەڵام لێرە و لەوێت جیاوازە لە ساڵێک بۆ ساڵێک، لە شارێک بۆ شارێک، لە ژینگەیەک بۆ ژینگەیەکیکە. من هیوادارم ئەوەی کە ئەمانەوە باشتر بێت، ئەوەی کە من ڕەچاوم کرد بێت وەکو دژ نایبێنن، بە تایبەتی هێزەکانی چالاکی مەدەنیەکان کە خولی تاو تایبەتیان بینیوە کێشەیان نییە، بەڵام هەندێک هێز هەیە خولیان نەبینیەوە، دووش کە پشێوی دروستە بێ کە بارەگایەگە سووتێکە بێ بە شەڕە بەرد و شەڕە تەقا پێکمان لێت تەڕ وشک بێکەوە سووتە جنا ئەوەی کە من لە سنووری سلێمانیا ڕەچاوم کردووە ئەتوانم بڵێم حاڵەتێکی مەترسیدار نییە. ڕاستە پێشەلکاری هەیە، بەڵام بەراورد بە ئاستەکە لە ئاستێکی خراپ و مەترسیدارانی. من بۆ مەسەلەی وەرگرتنی کەلوپەلە خۆم لەسەر خەتم لەگەڵیان و بەس ئەوە هەنێک حاڵەتی تری تێکەوتووە بە مەوزوعەکە لە بەدەر لە ڕۆژنامەنووسیە ئەناوەکو کەلوپەلەکان دانراون، بەڵێ سویچی ماتۆڕ و هەنێک کەلوپەلی تریش ئەتوانە بڵێم جەردیش کراوە کە چین، بەڵام هیوادارم وەریگرنەوە بەم نزیکانەش وەریگرنەوە دڵنیام.